توندی ئیدانەی ئەو هێرش پەلامارانەی دەوڵەت تورک دەکەین و شەرمەزاری دەکەن لەو پێشێلکاریانەی کە سنووری هەرێمی کوردستان و سنووری دەوڵەتی عراقی بەزاندی کە هەرێمی کوردستان بەشێکە ئێستا لە دەوڵەتی عراق یارە دەوڵەتی تورک ساڵانێکی زۆرە زۆر لە مێژە شەڕی کوردەکە بوویتە بربەست لەبەر دەم پرۆسەی ئاشتی لە بەردەم سەقامگیری خۆڵهەڵاتی ناوەڕاست بە تایبەتیش ئەو ناوچەیکە و چار دەوڵەتەی کە کوردی بەسەدا دابەش کراوە هەموو پارچەکان کە دوژمنانی کورد هەر چوار دەوڵەتەکە چ کورد چ تورک چ فارس چ تورک چ عەرەب درێغی ناکەن لە لێدانی کورد و لە ناوبردنی کورد و لە هەرچی پێیان بکرێت دەیکەن بەرامبەر بە قەزی کوردی بۆی چونکە دەزان هەتا کورد بمینێ خەبات و تێکۆشانی کورد بەردەوام دەبێ بەرخۆدانی کورد بەردەوام دەبێ بۆیە ئەوانش نایانەوێ دان بە مافی گەلی کووردا بنێن بە تایبەتیش تورک بربەستە لەبەر هەموو سەقامگیریەکانی ناوچەکە بەڵام من هیوادارم ئەو دەنگوانەی کە دەکرێت ئەوان کە باسی دەستپێشخەری و هاوکاری لایانی کوردی دەکرێت هیوادارم هیچ لایەنێکی کوردی خۆی نەخزێنتە ناو ئەو زڵکاوە بەڕاستی مێژوو ڕحم بە کەس ناکە ومێدەوارم ئەوە بەس قسە بیتن ڕاست نەبی چونکە کورد لەوەتی هەیە ژێردەستەیە لەوەتی هەیە دەچەوسێتەوە لەلایەن هەر چار دەوڵەتی داگیرکەری کوردستان ئێمە هەموو حیزبەکانی کوردستان خەباتمان کرد لە پێناوی ئازادی لە پێناوی ڕزگاری کوردستان لە پێناوی ڕزگاری گەلی کورد بۆیە ناکرێ بشتین لەسەر ڕای ئەوەش هاوکاری داگیرکەرانی کوردستان بکەین وەڵا هێرشەکانی ئەو جارەی تورک بە تەکنۆلۆژیایکی زیاتر و بە تایبەتیش هێزی ئاسمانی و درۆن و فڕۆکەی شەڕکەر و هەلیکۆپتەر و بە هەموو ناوعەشیان بەشداری تێدا کردووە و بەنسبەت سەرۆکایەتی هەرێم بەڕاستی خۆی لە خۆیدا ئەو بێدەنگیان علامەت ئیستیفامی لەسرە حەق نییە بێدەنگ بن حەقە پێشی هەموو خەڵک ئەوان بێنە دەنگ چکۆ پێشێلکردنی سەروەری خاچی هەرێمی کوردستانە کە پێ ئەوان چێن ئێستا قیادەی هەرێمی کوردستان دەکەن ئەو سێ سەرۆکایەتیان کە قیادەی هەرێمی کوردستان دەکەن کەواتە بێمنەتی دەوڵەتی تورک بەرامبەر بەوانیش و بەرامبەر بەگەلی کوردیش و بەرامبەر بە حکومەتی عێراقیش پێشێلکاریی زەقی بەزاندنی سنوور و یاسانی و دەوڵەتیەکانە بۆیە کورد پێویستە لە هەموو کاتێک زیاتر ئێستا پێویستی بێچێتە ئێستا لە بەرەوەی لە باشوور نیمچەکیانێک هەیە لە ڕۆژاواکیان نیمچەکیانێک هەیە پێویستە کورد یەکگرتووی بەوەی ئەو کیانانە سەرکەوتوو بن لە ناو نەچن بەوەی پارچەکانتریش و ئەوانیش بگەنە لایانی کمی بگەنە مافە نەتەوایەتیەکان بگەنە مافی چارەی خۆنووسین ئێمە ئیش لەسەر ئیشمان لەسەر سەربەخۆیی دەکرد ئێستا پێمان ڕەوا نابین کە ئیدارەی خۆسەری یان هەرێمێکی خۆسەری لە پارچەکی تری وڵاتان هەبی دەوڵەتی تورک زۆر لە مژنەی شارد و دەرێ خێمەکی کورد لە باشووری ئەفریقیا هەبی ئێمە دژینە کەواتە کورد بۆچی بچی بیتە داردەستی دەوڵەتی تورک و بچی پێشڕەوی پێش جێش تورک بکەی ئێمە ئامادەین هەموو کاتێک بەرامبەر بە داگیرکەران جار لە بەرامبەر داگیرکەری تورکبی بەرامبەر داگیرکەری ئێرانبی عەرەببی هەرچی هانبی کە ئامادەین بەرگری لە خاک و نیشتیمانی خۆمان بکەین بەرگری لە وڵات و گەلەکەی خۆمان بکەین ئەمە هەموو ژیانی خۆمان لە پێناوی بەرگریکردن لە خاک و نیشتیمان سەرف کرد تەمەنی جوانی خۆمان لەسەرەوەدانا ئەوەندی توانامان تێدابی ئێستاش داکۆچیکاری سەختی بەرگریکار و داکۆچکاری سەختی خاک و گەلی خۆمانێ کە ئەم لەشکرکێشیایی سوپای تورکی بۆ سەرخاکی کوردستان ئەمە یەکەمین جار نییە لۆ باوەڕام ئەمە دوامی جاریش نییە مەبەستی ئەم لەشکرکێشیایی سوپای تورکیا ئەوەیە کەوا مەترسیەکە بۆ سەرخاکی هەرێمی کوردستان بۆ سەر نەتەوەی کورد بۆ سەر ئەو قەواری کە لە کوردستانە هەیە مەبەستی گرنگی ئەوانش ئەوەیە کە هەوڵدەن بە شێوەی جیاواز بتوانن ئەم قەواری کە لە کوردستانە لە ناوی بەرن لە هەمان کاتە زۆر گرنگە کە
هەستی نەتەوایەتی هەموو نیشتمانپەروەرێکی کورد پاڵی پێوە بنێ کە بە هەموو شێوەیەک بە هەموو شێوەیەکی تێکۆشان بەرگری پێشگری لەم لەشکرکێشیە بکەن لە هەمان کاتا پاڵپشتی بۆ نەتەوەی کورد کۆ بکەنەوە چ لە ناوەوەی کوردستان بێت چ لە هەموو پارچەکانی کوردستان بێت چ لە دەرەوە بێ بۆ ئەوی بتوانن لە ڕووی جیهانیەوە لە ڕووی پاڵپشتی نەتەوەکانی ترەوە فشار بخرێتە سەر تورکیا بۆی ئەم لەشکرکێشیە بوەستێنرێ. یعنی هیچ بەڵگەیەکم بەدەستەوە نییە کە هیچ لایەنێکی کوردی یا حزبێکی سیاسی پاڵپشتی ئەماکە، بەڵام لە حاڵەتێکە ئەگەر هەر حزبێکی کوردی پاڵپشتی لەم لەشکرکێشی تورکیا بکە بوار بۆ تورکیا بکاتەوە کە دەیان بارەگای ئەسکەری دروستکە، ئەمە تەنیا ئەتوانم بڵێم هەڵوێستێکی ناپاکانەیە بەرامبەر نەتەوەی کورد، چونکە گەلی کورد بە درێژایی مێژوو زۆر جار کەوتۆتە هەڵەی واوە کە پشتی بەستۆ بە دوژمنانی گەلەکەی. اینجا ئێمە وەک ئەبێت نەتەوەی کورد ئەوەندە وریا و هۆشیار بێ کە ڕێگە نەدا بە هیچ شێوەیەک هێزە سیاسیەکان پاڵپشتی لایەنێک یا دەوڵەتێک بکەن کە دژی مافەکانی نەتەوەی کووردە. بەڕای من یعنی هەموو هێزە سیاسەکانی کورد هەموو حزبە سیاسەکان ئەبێ داوا لە دەوڵەتان بکەن، لە حکوومەتی عێراق بکەن، لە هەرێمی کوردستان بکەن کە پێش بەرامبەر بۆ دژی ئەم لە شکرکێشیە بۆستێ خۆی ئەگەر کورد بیەوێ ئەم شەڕە ڕوو نەدا ئەبێ پێش نێڵێت سوپای تورکیا بێتە کوردستانەوە بەڕاستی. ئەویش تەنیا ئەتوانم بڵێم بەوەی کەوە لەلایەکەوە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەکەوە حکوومەتی عێراقیش ئەبێ بێتە سەرخەت ڕێگە لە بارانکردنی ناوچەکانی کوردستانی باشوور بگرێ و ڕێگە لەو کۆمەڵکوژیە بگرێ کە سوپای تورکیا لە کوردستانی باشووراییکە. بەڕای من لەو ئاستانی لەبەرەوەی سیاسەتی هەرێمی کوردستان سیاسەتێکی شەفاف نییە، ئەو شتانەی کە ئەکرێ بە ناوی هەرێمی کوردستان و ناکرێ، بە ناوی پەرلەمان و ناکرێ، بەڵکو بە ناوی حزبەکانەوە کرێ. لەبەرەوە بەڕای من شتێک نییە پێی بوتری هەرێمی کوردستان، لەبەرەوەی حزبەکانن دەسەڵات حزبەکان دەسەڵاتیان هەیە بەسەر سیاسەتە، خۆیان سیاسەتەکان دیارەکەن بە پێی بەرژەوەندی تایبەتی خۆیان نەک بەبێ بەرژەوەندی نەتەوەی کورد.